حزب سیاسی کوردستانیەکان لە هەوڵدان بۆ کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە بە یەک لیستی هاوبەش بەشداری هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بکەن. حزب سیاسیەکانی کەرکووک وێڕای جەختکردنەوە لە دروستکردنی ئەو لیستە، بەڵام بۆ چوونیان وایە دەبێت یەکێتی و پارتی ململانەی حزبی وەلا بنێن و بەرژەواندیە حزبیەکانیان لە پێناو یەکریزی ماڵی کورد واز لێبێنن. دیارە ئەم یەک لیستەیە کە لە کەرکووک و هەموو ئەو ناوچە جێناکۆکانە دروست ئەبێ، دیارە کۆمەڵی ئیسلامیەک و داینەمەی دروستکردنی ئەو لیستە هەوڵ و کۆشتی زۆرمان کرد، لەگەڵ ئەوەیە کە ئێمە هەمومان قەناعەتمان وایە کە ضرورەتێکی حەتمیە کە هەموو کورد بە یەک لیست دابەزێ و هەموو کورد لەبەرە ئەو یاسایانە زۆر خاڵی سلبی تایە بەرامبەر بە پێکاتی کورد، بۆیە گرنگە ئێمە هەمومان بە یەک لیست دابەزین. بەڵام لەمەش گرنگتر ئەوەیە کە پێویستە هەموو حزبێک بە جۆرەی ئیستحقاقی هەڵبژاردن پۆستی لە ئەنجومەن لە پۆستانەی کە لە ئەنجومەنی پارێزگا لە دوای دروستبوونی ئەنجومەنی پارێزگاوە دروستە بێ بە جۆرەی ئیستحقاقی هەڵبژاردننی خۆی ممارەسەی سیاسەتی خۆی بکە. ئەگەر بەڕاستی بەو شێوازە بیر بکرێ ئەوەی کە جەنابەت ئیشارەتی پێدا، ئەوە من پێم وایە ئەو لیستە هەر لە بیدایەتەوە بە لیستێکی مردوو بەڕاستی حساب بکرێ، چونکە پێشووتر پێویستە کا بە تایبەت پارتی یەکێتی پند و دەرز وەربگیرێ لەو 10 ساڵەی پێشووتر. وا کاریان کرد لەم شارەیە و لە شوێنەکانی تریشە بەو شێوازەی کە بەس بیانوێ پارتی یەکێتی هەموو جونگەکانی دەسەڵات و هەموو کارەکان و لە پێنای ئەم دوو حزبەیە کۆبکەنەوە. من پێم وایە ئەوە کۆبوونەوەیکی سەرکەوتوو نابێ، ئەو لیستەش سەرکەوتوو نابێ و یەکڕیزی کوردیش بەڕاستی دابین نابێ. یەک لە خەلەلەکانی تا ئێستەی کە ئێستا قسەی لەکەین ئەمەیە بەڕاستی لە ماڵی کوردیەکە بینین لە بەغاشە ئێستا ئێمە پاشە کشێمان کردووە هۆکارەکان ئەمانن. لە چەند هەفتەی ڕابردوو حزب کوردستانیەکان لە کۆبوونەوەیەکدا یەکلیستیان لە کەرکووک ڕاگەیاند بۆ بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. چاودێرێکی سیاسی پێی وایە دەبێت تەنیا لە بەرژەوەندی هاوڵاتیانی کورد و دۆزینەتەوەی کورد پارتی و یەکێتی و حزبەکانی دیکە لەو ناوچانە یەکلیست بن. دیارە ئەم بۆعدی بەشداریکردن بە یەک لیست لە ناوچەکانی مادەی 140 بە تایبەتی کەرکووک بۆعدێکی نیشتیمانیە و بۆعدێکیشیان دەستکەوتە. ئەگە بمانێ لە ڕووی نیشتیمانیەوە سێری بکەین ئەبێ بیر لە دوڕۆژی کەرکووک و ئەم ناوچانە بکەینەوە کە چی بەسەر هاتۆ و گەیشتۆتە چه ئاستێک. ئەگەر بیر لەوە بکەینەوە تەنها مەبەستمان دەستکەوتی کورسی بێ یاخود تەبانم پەیامم بۆ پارتی و یەکێتی بە دەرەجەی یەکەم پاشانەوە حزبانن کەوا لیستەکە دروست دەکەن. بۆیە ئەبێ بیر لەوە بکەینەوە کە یەکەم خاڵ بەرژەوەندی کەرکووک و ناوچەکانی مادەی 140 کە بە یەک لیست و بە یەک قەوارەیەکی سیاسی دابەزین. ئەگەر هەر هەنگاوێکی ترش ئەنێن یانی جگە لە یەک لیستی ئەبێ بە ئیتیفاقی لایەنە کوردستانەکان بێ، نەک لیستی تر دروست ببێت و یاخۆ هەنگاوی تر بنرێت لە پاشانە بێتە ئەنجامی دژایەتیکردنی یەکتری و لەولاوە دەنگەکانمان بفەوتێ. لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا پارتی و یەکێتی سەرجەم پۆستەکانی شارەکەیان بەسەر کادیر و ئەندامانی خۆیان دابەش کردبوو. ئێستاش حزب کوردستانیەکانی دەرەوەی ئەو دوو حزبە وێ ڕایداکۆکی لە سەر یەک لیستی، بەڵام بەشداری پێکردنی لایەنەکان بە پێی ئیستحقاقی هەڵبژاردن لەو لیستەدا بەگرنگ دەزانن. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.